چوارشەممەی سوور جەژنی بەهار و سەریساڵی ئێزدیەکان. ئێزدیەکان جەژنی چوارشەممەی سووری خۆیان دەکەنەوە. ئەوڕۆ من هاتمەتە لالش جێی پیرۆزی ئێزدیەکان و ئەوڕۆ سەریساڵی وانە و جێژنی سەریساڵ لە هەموو ئێزدیەکانی کوردستان ساڵانە سێەم چوارشەممەی مانگی نیسان دەبێتە جەژنی چوارشەممەی سووری ئێزدیەکان. بە جەژنی سەریساڵی ئێزدیەکاندا دەدرێت کە پێشی دەڵێن چوارشەممەی سووری ئێزدیەکان. یەکێکە لە جەژن و بۆنە هەرە کۆنەکانی شوێنکەوتوانی ئاینی ئێزدی. هەموو ساڵێک لە سێەم چوارشەممەی مانگی نیسان یادی دەکەنەوە. مانگی نیسان بە مانگی ئێزدیەکاندا دەنرێت چونکە بەپێی بیر و باوەڕی پەیڕەوانی ئەو ئاینە مانگی نیسان مانگێکی پیرۆزی بەهارە و بە بووکی ساڵدا دەنرێت. سیمبولی ئاوەدانی و نوێبوونەوەیە. بەپێی سەرچاوەکان هۆکاری ئەوەی جەژنی سەری ساڵیان لە سێەم چوارشەممەی ئەو مانگەدایە دەگەڕێتەوە بۆ ئەوەی لەو کاتەدا فریشتە مەلیک تاووس هاتۆتە سەرزەوی. ئێزدیەکان لەم جەژنەدا هێلکە دەکوڵێن و ڕەنگا و ڕەنگی دەکەن وەک ئاماژەیە بۆ وەرزی بەهار و هاتنی ئومێد و خێر و خۆشی. بۆیە ئێزدیەکان لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە یەکتر دەکەن و هەر بۆیە ئەمڕۆژ لە هەرێمی کوردستان کراوەتە پش و خەڵک پیرۆزبایی لە ئێزدیەکان دەکەن. ساڵانەش لەم جەژنەدا سەدان گەشتیار و پەیڕەوانی ئاینی ئێزدی گەشت بۆ لالەش دەکەن. ئێزدی یەکێکە لە ئاینە دێرینەکانی کوردستان و خۆیان بە کوردی ڕەسەن دەزانن. لە ناوچەکانی شێخان و شنگال دەژی. هەروەها لە بۆتان، دەربێسیە باکووری پارێزگای حەسەکە، ئەفرین لە حەلەب، ئەلەگەزی ئەرمەنستان، پارێزگای قەرس و ئەردیخانی باکووری ڕۆژهەڵاتی تورکیاشدا دەژی. ئێزدیەکان زمانی قسەکردنیان بە شێوەی کوردی کرمانجی و پەیڕەوی ڕۆژمێری خۆرهەڵاتی دەکەن بۆ سەری ساڵی خۆیان پشت بەو ڕۆژمێرە دەبەستن تا لەلایەن کەنیسەی ئەرسەدۆکسی و خۆرهەڵاتەوە پەیڕەو دەکرێت و سیانزە ڕۆژی لەگەڵ ڕۆژمێری زاینیدا جیاوازە.